پلەکانی گەرما بۆ ژێر سفر دابەزیون. لەم نێوەندەدا وەستاکانی دروستکردنی سۆبایدار بەردەوامن لە کارکردن و سۆبا دەخەنە ناو بازاڕەوە. وەستا حەمەسەعید نزیکەی 6 ساڵە سۆبایدار دروست دەکات. لەبارەی مێژوو چۆنیەتی دروستکردنیەوە بەم جۆرە بۆ دەنگی ئەمریکا دووە. کۆنترین سنعاتکار لە هەڵەبجا کە کۆن مابێت و تایسم ئێران وەختی خۆی خەڵکی پێشەوەش کە سۆبەدا بنێ مەقەڵەیەکی هینێکی دروست کردو کوورێکی ئەگردانیان دروست کردو و داریان هێناوە شەو سوسانیا لەبەری دانیشتون. تەبعاً ئێمە سۆبە وەکو عەرزم کردی دوو جۆرە، جۆرێکیان ئەوەیە وەکو عەرزم کردی بۆ نانکردن بەکاریان، ئەمەش نەوەیەکیان لەسەرها بۆ گەرمکردنیان 8 جارێک هەیە ئالێرە کونێکم بۆ تێکە سەرقەباقێکی بچووکی بۆ قۆری مۆریە خاتە سەری. زۆرن ئەو کەسانەی کە خۆشەویستی تایبەتیان بۆ سۆبایدار هەیە، بەردەوام داهێنانی تێدا دەکەن و بەکاریشی دەهێنن. وەستا لوقمان لەسەر داهێنانەکانی لە بواری سۆبایداردا بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند. ئەم ساڵی ژەڵسان بە دروستکردنی جۆرێکی تر لە سۆبا، ئەویش بە دانانی یەک دوو شتی زیادە لە ناو سۆباکە سیستەمی هەوام دروست کرد بۆ سۆبا کە ئەتوانین لە ڕێی ئەم هەواوە هەم بۆ داگیرساندن هەم بۆ گەشتکردنەوەی خەڵوز و بابڵێندارەکان زۆر ئاسانکاری تیا ئەکرێت و لە ناوی شۆ نیوەیم کردووە بە مەقەڵی بۆ گۆشت برژاندنێ بۆ شتێک وە شوێنیشم کردووام لێ کردووە کە دووکەڵ نەیەتە دەرەوەتوانین لە ژوورەوە هەمان ئیشی پێ بکەیت دووکەڵیش نەیەتە ژوورەوە. خەڵکی هەڵەبجا لە بازاڕەکاندا بە گرنگیەوە لە سۆبایدار دەڕوان و دەڵێن ئێستا وەک کەرەستەیەکی کەلتوری لێ هاتووە و خەڵکی دەگەڕێنەوە بۆ بەکارهێنانی لە شوێنە جیاوازەکاندا. منتیقە ساردەکانە بەکاربراوە خۆمان نەزانین کە هەورامان منتیقەیەکی زۆر ساردە کوێستانیە بەدەر لەوە لە دەوروبەری هەڵەبجەیە دیسانەوە بەکارهاتەوە، بەڵام ئێستا بە بۆنەوەی کە سوتەمەنی دابی نەکرێ وەکو نەوت یان با بڵێن خەڵکی کارەبا بەکارهێنێ. ئەمە ئێستا سۆبایانە لە شارە خەڵک زۆر بەکاری نایەنێ، بەڵام زۆربەی خەڵکی پارچە زەویەکی کڕیوە لە دەرەوەی شار باخێکی دروست کردووە و خانوویەکی ترا دروست کردویان فێلایە ئێحتیمام یاوە بەم سۆبایدارانە و ئەمانە بەکارهێنێ. ئێستا لە ناو شاردا سۆبایدار کەمتر بەکار دەهێنرێت، بەڵام لە گوندەکان و شوێنە گشتیەکاندا پشتی پێدەبەسرێت. باخەوانەکان ساڵانە لە کاتی ڕێخستنەوەی باخەکانیاندا دارەکانیش خڕ دەکەنەوە و لە کۆمایەکدا ئامادەیان دەکەن بۆ سووتاندن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجا.